ایرو مسرور بارزانی شوردار جواتا سه شهری ما کردستان پیشوازی ل جنرال سیمون مایل نونر سروک وزیر بریتانیاش بو کاروبارن آسای شهری ما کردستان و شانده پیاده کرد که جنرال توم بکتو انگوس مکی کنسول گشتی بریتانیا له هولی رو هجمره که برپرسیان لشکری پیکاته بو. لە دیدارێکدا ژەنەڕاڵ مایل کە بەبوونی کۆتایی هاتنی ئەرکەکەی و ناساندنی شوێنگرەوەکەی ژەنەڕاڵ تۆم بێکت سەردانی هەرێمی کوردستانی کردووە سوپاسی خۆی ئاڕاستەی مەسرور بارزانی کرد بۆ کار ئاسانیکردن لە ئەرکەکەیدا وەک نوێنەری سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆ کاروباری ئاسایشی هەرێمی کوردستان و شوێنگرەوەکەی ناسان پاشان ئاماژەی بە قارەمانێتی پێشمەرگە لە شەڕی تیرۆریستانی داعش کرد و پشتیوانی حکوومەتی وڵاتەکەی بۆ پێشمەرگا دووپات کردەوە کاشایانی ئەوەیە تەواوی پێداویستێت سەربازیە پێشکەوتوەکانی بۆ دابین بکرێ. هەر پەیوەست بەو پشتیوانیە کنسۆڵی گشتی بەریتانیا لە هەولێر ڕایگەیان لا بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی بەریتانیادایە ئێمە لێرە بین لەگەڵ پێشمەرگە بەشداری شەڕی دژی تیرۆر بکەین. دواتر مەسرور بارزانی وەڕای بەخێرهێنانی شاندی بەریتانی ڕۆڵی ژەنەڕاڵ سیمۆن مایلی لە ئەرکەکەیدا بەرز نرخان هیوای سەرکەوتنیشی بۆ ژەنەڕاڵ تۆم بێکت خواست و ئامادەی خۆیشی بۆ هەر هاوکاریەک نیشاندا. لاتەوەرێکی تری دیدارەکەشدا ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان باسی لە کێشەکانی عراق کرد و ئاماژەی بەوەدا ناکرێ هەڵەکانی ڕابردوو دووبارە بکرێتەوە ڕایگەیان چارەسەرکردنی کێشەکان پێویستی بە دامەزراندنی سیستمێکی نوێ هەیە کە یەکسانیەک لە نێوان هەموو پێکهاتە جیاوازەکان بەدی بهێنێت.